لەسەر ئەم بابەتە دەمێنمەوە بە دیوێکی دیکە بەڕەهەندی و بوعدێکی دیکە باسی لێوە دەکەین کە چۆن دەکرێت ئێمە سوودمەمی لەم سامانە سروشتیە کە لە هەرێمی کوردستانە دەزانین کە هەر چوار وەرزەکەی تێدا دەردەکەوێت هەر یەکێک لەم وەرزانە بۆ جۆرە بەربوومێکی کشتتوقاڵی لی سوودمەند دەبین بڕێ ئەو دابارینی کە لە هەر وەرزێکا دەبارێت چۆن دەکرێت لە ڕۆ ئابوووریەکەیەوە هەم حکومەت کە ڕای شارەزایان و کەسانی پسپۆر لە باوەڕەکەدا بە هەند وەربگرێ و هەم کەسانی پسپۆر چۆن ڕێنمایی دەدەن لایەنە پەیوەندیدارەکان و حکومەت و ئەو جوتیارانێشی کە دابارین بەسەر بەربوومە کشتتوقاڵیەکاندا دەبارێت لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد کە بەڕێزیان پسپۆری ئاون لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. چەند خولێکێک درەنگ هاتمەلات بەس پێم خۆش بێکەوە گوێبیستی قسەکانی کاک دیلان لەسەر بڕی ئەو دابارینی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. لە ساڵانی ڕابردووە گەر چایگوێ مێژووا بخشێنینەوە ئەو لە باو باپیرانمانەوە بیستمانە کە ئەو دابارینی لە ساڵانی ڕابردوودا هەبوو دابارینێکی زۆر بوو تەنانەت لە وەرزی بەهاردا تا کۆتایی مانگی پێنجی ڕەنگە بەفرێکی زۆریش باری بێت بەڵام بۆچی ئێستا ئەم دابارینە بە شتێکی نامەوە بینین؟ سەرەتا سوپاس بۆ ئەم دیمانەیە. من وەک پسپۆڕی ماستەرم لە ئابووری ئاوایە لەسەر خواست و خستنەڕووی ئاوە لە شاری سلێمانی، بەڵام فەسڵی یەکەمی ماستەرنامەکەی من هەر لەسەر دەرامەتی ئاوە لە هەرێمی کوردستانە. بەوە ئێمە لە زانستی ئابووریە دوو خستنەڕووی ئاومانەیە، خستنەڕووی ئابووری کە لەگەڵ خستنەڕووی سروشتی. ئەم دابارینەی ئێستا دابارین سێ جۆری ئەگرێتەوە: باران، تەرزە، بەفر. ئەو سیانە لە سنووری پارێزگای سلێمانی ئەگەر بە نۆرمەڵەکەی وەربگری لە ساڵێکدا نزیکی 80 ملیار مەتر سێجا ئاوە بارێت، ئاو لە ئاسمانێتە خوارەوە نۆرمەڵ، نەک ساڵێ وەکو 2019 زیاتر بووە، وەکو پار و پێراریش کەمتر بووە. بەس تۆ کە تێکڕایەک وەرەگری ئەڤریجێک وەرەگری، طبعاً من با یەک شتی تریش بۆ بەڕێزت ڕوون بکەمەوە. لە ساڵی 1940ەوە شاری سلێمانی پێوەری بارانبارینی لێیە و ئامارەکان تۆمار کراون تا دەگاتە ئیمڕۆ کە من و تۆ ئێستا لێرە دانیشتوین بێکەوە. لەو 83 ساڵەیە کە تۆ سیر بکەی ساڵمان هەیە، بۆ نمونە ساڵی 1940 140 میلیمەتر بارانباریوە لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانیا. یعنی وشکە ساڵی وا بووە کە باران ئەنسنا بووە زێی بچووک تقریبا وشتی کردووە. کەواتە ئەمە ئەوە نییە لە کۆنا باران نەباریوە ئێستا باران نابارێ، ئەمە دیاردەیەکی سروشتیە. کۆمەڵی کاریگەریەکانی ئۆقیانوسی ئەتڵەسی و ئۆقیانوسی ئارام و قوتب و ئەوانەی بڵین جەمسەری باکوور و ئەمانە کاریگەریانەیە بە پێی بوونی ڕەوتی ئەوانە. دیارە من گومانم لەوە نییە ئێمڕۆ بەهۆی قەتیسمانی گەرماوە احتیباسی حەراریەوە لە ڕێگەی خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا و پیشەسازی و زیاد دەرپەڕاندنی دووەمۆکسیدی کاربۆن و تێکچوونی بەرگە هەوای ئۆزۆن و ئەمانە کاریگەری بۆ لەسەر ئەوەی پلەی گەرمای زەوی تێکچووە و هەروە خولەکانی وەرچەرخان و هاتنی شەپۆ لە بارانەکان ئەوانیش گۆڕان کاریان تێکەوتووە. بەڵام ئەمەی کە ئێستا ڕوویەدا هیچ شتێکی نەسەیرە، نەسەمەرەیە، نە ئەوەیە ڕووی نەداوێت، نە ئەوەیە ڕوژ نەداتەوە. ڕووشی داوە، پێشتریش ڕووی داوە، پێشتریش وشکە ساڵی هەبووە. لە ساڵی 1999 258 میلیم باران لە سلێمانی باریوە، لە 2000 363 میلیم باران لە سلێمانی باریوە، لە 2020 520 میلیم باران باریوە. ئەمە کەواتە تۆ ئەگە سێرکەی فترە ماوە بۆ ماوەیە، هەندێک ماوە کەواتە تۆ ئەگەر بێت چەماوەی بباران بکەی هەندێک ساڵ زۆر نزم بۆتەوە، ساڵ زۆر بەرز بۆتەوە. زۆرترین بڕی بارانیش لە ماوەی 41 تا گاتە ئەمڕۆ ساڵی 1969 1245 میلیم باریوە، 2019 کە 1335 میلیم تقریبا باریوە. هیوادارم ئەو ژمارانەم هەڵا نەبێ بەڕێزان کە لە کەشناسی سلێمانیم ئەگەر یەک لە پۆینتێکا لە شتێکا هەڵام کردبێت داوای لێبوردن نەکەم، چونکە ئەمە بیرمەندی مرۆڤ ئەشی ئەوە ژمارانە هەڵی تێ بکەوێت. بەس ئەوەی کێشەیە مەسەلەن لە ساڵێکی وەکو ئەم ساڵدا لە کە 2022-23 بڕی بارانبارینە زۆرە کە قەبارە گەورەکەی کەوتۆتە مانگی 3 و 4ەوە. کەواتە نائاساییبوونەکە لە کاتێک ئەوەیە کە ئێستا زیان ئەگەیەنی ئەگەر بەهات بە ئەم
بە پێی ئەم ئاماری کە دوێنێ ئیمڕۆ بڵاوکرێتەوە ئیمڕۆ تا ئیمڕۆ سلێمانی نزیکی ئەم ساڵ 600 میلیم باران باریوە پار 434 میلیم باران باریوە بە هەموو ساڵەکە ئەگەر بێت و ئێمە ڕێژەی گۆڕانی ساڵانە حسێ بکەین ڕێژەی گۆڕانی ساڵانە باران تا ئەمڕۆ لە چاو هەموو بڕی هەموو پارە لە 161.3 ڕێژەی دابارین زیادی کردو لە سلێمانی لە شاری سلێمانیا کەواتە ئەمە لێرەوە زۆر داواکارم لە هەموو میدیاکارانی کورد زۆر جاری ژوتومە ئەم قسەیە بابە جیاوازی بکەن لە بینی ڕێژە بڕ ژمارە لەگەڵ تێکرا باشە دەکەواتە تۆ هەر یەکێک لەمانە بۆڕم ڕێژە بریتە لەوەی جیاوازی نێوان دوو بڕی جیاواز لە دوو کاتی جیاواز یان لە دوو شوێنی جیاواز پێەکەیت ئێستا من ئەم ڕێژەی کە لە 1660ەکەی پێم وتی بڕی بارانی ئەمساڵ ناقص بڕی بارانی پار تقسیم بارانی پار ضرب 100 ئەمە پێی دەوترێ نسبەت تەغییر سەنەوی ڕێژەی گۆڕانکاری ساڵانە ئەمە ڕێژەیە بۆ بەراوردە کەواتە دێم من بە ڕێژەیەکی سەدی بەراوردی پار لەگەڵ ئەم ساڵەکەم 434ەکەی پار لەگەڵ 700ەکەی ئەم ساڵ وەلەو ئینشاء الله و هەر لە 21 و 22 23 پێشبینی دەکرێت بارانی باش بەڕێوەیە کە ئاکاتە ڕۆژەکانی جەژنیش تێگەی عادەتەن لە مانگی پێنج دوو جار بۆ سێ جار لە ناوچەی ئێمە کەواتە تۆ لێرە تێکڕای ساڵانەی باران لە سلێمانیا لە 41ەوە تا ئەمڕۆ تقریبا 670 670 میلیمە ئەگەر سلێمانی چۆ 670 میلیم تۆ ئەنجا بڵێ وشکە ساڵی نییە لە ژێر 670 میلیم ڕوو لە شوشکیەکەیت بەڵام لەسەر 670 میلیم ئیتر ڕزگار بووی چیتە سەر و هێڵی وشکە ساڵی باشە دکتۆر بە خۆشحاڵیەوە ئەو قۆناغی مەرحەلی ئەو قۆناغی وشکە ساڵی کە باسی لێوەڕەنگە باشە بڕیمان قۆناغەکە ئەم ساڵ بڕدراوە سەیرەکە ئەوەیە کە بە شێوەیەکی گونجاو لە ڕۆئابوووریەکەەوە ڕەنگە سوودمن نەبین لەم بڕەدابارینەی کە هەیە من دەستپێکی قسەکانم وتم خستنە ڕووی سروشتیمانەیە خستنە ڕووی ئابووریمان هەیە کاتێک ئێمە ئەتوانین ئەو ئاوە بە ئاو بزانین لە ڕووی ئابوووریەوە کە کۆنتترۆل بکرێ چۆن ئاو کۆنتترۆلەکرێ هەنگاوی یەکەم لە کۆنتترۆلکردنی ئاو لە ڕێگەی ئەو پرۆژانەی ئاودێریەوەیە کە لە کەرتی کشتتوکاڵە ئەکرێ بۆ هاوینان بۆ ئەوەی زەویەکانی پێبەراو بکرێ ئەوە لە کەرتی کشتتوکاڵە لە کەرتی پیشەسازی و لە کەرتی ماڵانە خزمەت گوزاری ماڵان کە ئاوا دێت ئەو ئاوانن کە لەسەر چاوە دیاریکراوەکانەوە دابین دەکرێن و دەگەیەندرێنە پرۆژەی پیشەسازی ئاوی خاوێن لەگەڵ ناو ماڵان و دوکان کەمە گوتمان کەرتی ماڵ ینی دوکانی ژەگرێتەوە لەوانێ و تێل و شتەکانی ژەگرێتەوە ئەو بڕاوەیە ئێستا بۆ نمونە ئاوی سلێمانی لە دوو بۆریمان دێت دوکانەوە بۆری تازە دروستکە کۆنەکانیشمانەوە هێشتاکان لەگەڵ ئاوی سەرچنار یەکەم بۆری ئاو کە ئاوی نیکراوە بەس هەتا سیەکانیش لە سلێمانیا سەرچاوەی دابینکردنی ئاو لە ساری سلێمانی کارێز و بیر بووە کارێز و بیر بوو بەڵام ژمارەی دانیشتوان کە زیادی کرد کە ژمارەی دانیشتوان زیادی کرد لە 57 تا شاری سلێمانی 48,000 کەس بووە لە پێی ئاماری 57 ناو شاری خودی سلێمانی 48,000 کەس بووە کەواتە تۆ لە 55 لەگەڵ دروستکردنی کارگەی چیمەنتۆی سەرچنار بۆریەکیش ئاو لە سەرچنارەوە هێنرێ بۆ گردی جۆگە بۆکو یەکەم تانکی ئەوەندەی من هەڵم نەکرد بێ کە من چون لە ماستەرنامەکە کە من نووسیمە 2002 نووسراوە 2001 و 2002 نووسراوە یعنی ئەکاتە 20 دانە ساڵ 21 دانە ساڵ من ئەم ژمارانە ئێستا شار بڵین تا حەدێ لە مێشکمایە و ئەزانم و بەکاریانە هێنمەوە هاتووە ئیتر لەوەوە ئاوی سلێمانی هەتا ساڵی هەشتاکان 100 پشتی بە سەرچنار بەستووە زائیدەن کارێزەکان لەگەڵ بیرەکان بەڵام لە دوایەوەوە پرۆژەی ئاوی دوکانی یەکەم دێت کە ئاهێنرێ بۆ هەر بۆ پشتی سەرچنار لە قولە ڕێسی لەو ناوەدان تانکەکەی دانراوە بە پرۆژەی دووهەمی دوکان ڕۆژانە بە حدودی زیاد لە 200,000 مەتر سێجا ئاوێتە سلێمانیەوە دابەژەکرێ لە کاتی خۆیان کەواتە ئێمە ئەو ئاوانەی کە سەد لە دوکانەوە دێ بۆ سلێمانی بە پرۆژەی 1 و 2 ئەو ئاوانەی کە لە سەرچنار ئەوانە بوون بە چی بوون بە
خستنەڕووی ئابووری چونکە کۆنتترۆل کراون کەواتە ئەمە بەس لە ڕێگەی دوکانەوە ئەگەر بەنداوێکی دیکە دروست بکرێت چۆن ئەتوانێت بەنداو چەند بەنداو دروست بکەین لەسەر چەم و ڕووبار و زێگەورە بچووکەکانی هەرێمی کوردستان ئەو وەختە ئێمە ئەو ئاوانەمان کۆنتترۆل کردووە چونکە ئەو وەختە ئێمە بە پێویستی هەرێمی کوردستان و ئەو شوێنی کە بەنداوەکەی هەڵکەوتووە تۆ ئاوەکە بەکار دەبیت ئەجا هەر ئاوێکت کۆ کردەوە لە شوێنێکدا پارەی تێچێت کەواتە پرۆژەیەکە بەنداو خۆر بە بەلاش دروست ناکرێت چەردەیەکی باشی پارە ئەوێ هەتاوەکە تۆ بەکاری دێنی تا توانی ئاوەکە گلدەیتەوە ماسی تیا بەرهەم دێنی بۆ گەشت و گوزار بۆ بەریادێتەوە بۆ لە دامێنی خۆیەوە بۆ کشت و کاڵ ئەمانە هەمووی کەواتە تۆ ئەو ئاوت کۆنتترۆل کرد لە کاتی پێویستدا بۆ کۆمەڵ ئێمە بەستی چالاکی جیاوازی ئابووری خستە بواری کارپێدانەوە کەواتە ئەو ئاوە دەبێت لە ئابێکی خستنە ڕووی سروشتیەوە دەبێت بە ئاوێکی خستنە ڕووی ئابووری باشە دکتۆر بە بەرداوامی ئەمە ئەزانین کە بڕی دابارینێک دەبارێت دەزانین کە لەو ناوچەیە پێویستی بە چەند بەنداو هەیە بەپێی چاوخشاندن بە بڕی دابارینەکە ئیسە لە هەرێمی کوردستانە لە هەر شارێکە پێویستی بە چەند بەنداو هەیە بەپێی ئەو ڕێژەی دابارینەی کە باریوام چەند هێوی خان من پسپۆڕیم نییە لە دروستکردنی بەنداو بەڵام بڕی دابارین بەڵام دروستکردنی بەنداوێک ئەوە لایەنی جیۆلۆجیەکان و ئەندازیارانی بەندا و ئەوانەی کە بەڵام لە پێویستی دابارین ئەوان بڕیاردەن لە چ شوێنێکدا بەنداو دروست بکرێ تێگەشتی ئەبێ زەویەکەی گونجاو بێ جۆری گڵەکەی گونجاو بێ جۆری ئەو بەردە گونجاو بێ کە بتوانرێت تەحملی بارستایی ئاوە پان خواردەوەکە بکە ئەوانە کاری هوەری و تەکنیکی و تەکنۆلۆژی و ئەندازەین پسپۆڕی من نییە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی لە زۆرینەی زۆری چەم و ئاو درگەکان و ئەوانەی کە بەردەمیان وەکو دەربەندێکی لێ هاتۆتەوە تۆتوانی بەنداوی لێ دروست بکەیت کەواتە ئێمە شوێنمان زۆرە بۆی بەنداو دروستکەی یا پۆنگی بچکۆلە هەرچەندە پۆنگی بچکۆلە کەڵکی خۆی هەیە ناڵێم نییە بەڵام وەکو بەنداوی گەورە نییە وەکو لێستا حکومەت لێکی لە پرۆژەکانی دروستکردنی بەنداوێکە لە کونەماسی ئەو بەنداوە لەوانەیە ئەو بۆ دیزایانی کە باسی یەکەن لەوانەیە ملیارێ مەترسێجا لە 600 میلیۆن بۆ ملیارێ مەترسێجا ئەو گل بداتەوە کەوڵۆس ئەو دیزایانی کە وەختی خۆی بۆی کراوە نزیکی 100 میلیۆن مەترسێجا ئەو گلە داتەوە ئەوانە ئەو شوێنانە بەنداوی ئێمە ئەبێ ڕووبکەینە بەنداوی بەلایەنی کەمەوە زۆر بچووک ناڵێم خراپە هەرگیز ئەو قسەم نەکردو نایکەم کەڵکی خۆی هەیە و چاکە بەڵام کوردستان زیاتر پێویستی بە بەنداوی گەورە و مامناوەندە بەنداوی گەورە و مامناوەندە ئێستا پرۆژەیەکەیە لە ئاوی دوکان پێشەوەی بگەیتە کەلار لە مەیدان لەو مەنتیقەیە بەنداوێکی تر دروست بکرێت جارێکی تر بۆی ئاوی گلدراوەی بەنداوی دەربەندی خان کە بەرە درێتەوە لێ جارێکی تر گل بدرێتەوە بۆ بەراوکردنی پێدەشتەکانی گەرمیان و ئەوانە پرۆژەی گرنگن پرۆژەی استراتیژین بەڕاستی پرۆژەیەکی ئاسایی نییە تۆ هەموو پرۆژەکانی ئاو نەوت ئەوانە پیان دەوترێت پرۆژە پیشەسازی سنگین وەکو ئاسنتوانەوە و چیمەندوان پیان دەوترێت پرۆژەی استراتیژی جا لە کەرتی کشت و کاڵا بێ لە کەرتی ئاودێریا بێ یا لە کەرتی پیشەسازی باشە دکتۆر جارێکی کەم من لەگەڵ جەناب تار بەرنامەیەکمان کرد باسمان لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کرد لە ماوەی چەند مانگی ڕابردووشدا لە ئەمریکا دیدارێکی تایبەت سازکرا بۆ سەرۆکی وڵاتان بۆ چۆنیتی پاراستنی کەشوهەوا و پاراستن لەو ئاوەخاوێنی کە هەیە ئێستا بڕی ئەو دابارینەی ئەو بارانبارینەی کە لە هەرێمی کوردستانە هەیە زۆر دەوترێت کە گۆڕانکاری لەسەر جۆرەکەی کە باڕانی بەلێزمە و بەخوڕە گۆڕانکاریەکە لێرەیە بەدی دەکرێت باشە یعنی ئەمە ئەچێتە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانی کەشوهەوا کاتۆتە ئارا کاریگەری کەشوهەوای وای لێ دێت کە دیاردەی ئەنینۆیە و ئەو لانینۆیە و ئەنینۆ ئەمانەکە لانینۆ بە حسابەوەی پاروپێرار بوو کە ئاو باران نەبوو ئەنینۆ ژەوەیەکی تر باران زۆرە بێ بە لێزمەیەتە خوارەوە کە
لانینۆکە زۆر خراپە وشکە ساڵیمان بۆ دروستەکە ئەنینۆکە وشکە ساڵ نابی بەڵام بارانەکەش ئەوەندە کەڵکی لێ نبینی بە ئەکسەوە بەهۆی لافاو ئەوەی دوێنێ و پێرێ ڕوویداوە خەتا هاوڵاتی لە هەرێمی کوردستان یەک دوو دانە ئەمری خۆیان کردووە ئەوە کەواتە زیانە چۆن زیان نییە ماڵ ئاوی تێ چۆ سیارە ئاو بردوێتی بۆ شتنەوەی زەوی کشت و کاڵەکانیش هەروەها بە تاکید بەتر گەنم و جۆ گوڵیان کردووە لەوانێ گەنم و جۆش زەرری بەرکەوت بێ بەو تاوە بارانە بەهێزانە چونکە گەنمەکە ئەکەوێ اینجا ئەوانە هەمووی هەیە بەڵام ئەترەوە کابراڵی ئەمە خوایە ئەوەش حکمەتەکەیەتی لەوانێ ئەو گوێ لە ئێمە نەگرێت خواخۆی چۆن بە باش بزانێ ئەڵێ وەکو ئێمە لە ئاینی ئیسلامە پێمانەوتری ئاوا هەیە بەڵام ئێمەی مرۆڤژێتوانی هەڵسەنگاندی بۆ بکەین ئێستاش دووبارەیەکەمەوە ئەگەر لە سەرەتای مانگی 11 کۆتایی لە 15 تر وەرزی بارانبارین لە هەرێمی کوردستانە دەست پێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا ئەمڕۆ ئەو حوسەتە بە شێوەیەکی گونجاو دابەش بواە هەر کەڵکەکەی چەندە ئێستا ئەو وەختە دەهێندە ئەبوو چونکە ئاوی ژێرزەوی بارانی هێمن و بە بەفر زیاتر زیندوو ئەبێتەوە نەک بە بارانی بە خوڕی وەکەوەی ئیمشەوڕی باشە لە کاتی داباریندا بەردەوامی باز لە دروستکردنی سەد بەنداوەکانەکەین بەڵام جۆری دیکەشەیە کە دەکرێت حکومە سوودی لێ ببینێت بۆ گلدانەوەی ئاو بۆنمونە بۆندەکان کە ڕەنگە تێچووکی کەمتریشی بێت لە کاتێکی گۆماوی بچووک بۆن ناوێ ناو بوون زیان کردە شتەکە هینا گۆماوی بچووکە هەر تۆ بکەڵکیان هەیە بەڵام وەکو بەندای مام ناوەند و گەورە نییە دوم ئەو بۆندانش لەوانەیە بارانەکە زۆر ببارێ بڕخێ بیبا بێ ساڵێک دیسان شۆفڵ بێنیتەوە دیسان درستی باشە دکتۆر ئێستا ئێوەی کەسانی پسپۆر لە ئابووری ئاودا ئەگەر پێشنیار بکەن بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ سوودوەرگرتن لە بڕی دابارین بۆ بەربوومە کشت و کاڵەکان کە لە پشتریشدا باسە کرد ئێستا پێویستیمان بە چییە؟ حکومەت پێویستە لە چیەوە دەست بکا بۆ پاراستنی ئەم سەرچاوە سروشتیە؟ دووبارەیەکەمەوە دروستکردنی بەنداوە تەرکیز بکاتەوە سەر دروستکردنی بەندا و یەک ئەنجا ڕاکێشانی تۆڕی ئاودێریە بۆ ئەو زەویانەی کە زەوی باشن و ئاوەکانیان ناگاتێ لە ڕێگەی پرۆژێ ئاودێریەوە بتوانن ئەو زەویانش بەراو بکرێن بۆ زانینی بەڕێزت ئاوی هەرێمی کوردستان لە 11 زەوی بەراومان لە 11 لە تەواوی زەویەکان پێک دێنێ کە بۆ کشت و کاڵ گونجاون لە هەرێمی کوردستانە کە نزیکی لە هەڵام لەگەڵ ێوانەکرێت سەر و 6 ملیۆن دۆنم زەوی کشت و کاڵیمانەیە لە 11 بەراوەکرێ لەبەرەوەی بەراوکردنەکان خاوەنی پرۆژەی ناڵێن پرۆژه ئاودێریمان نییە هەمانە بە زۆر کەمە ئەگە پرۆژە ئاودێریەکانمان زیاد بکەین لە 11 ئەو زەویانە ئەکەین بە لە 130 زەویەکانمان هاوینان ببین بە خاوەنی بەروبوومی هاوینە بە تایبەتی بەڕاستی برنج و کە خواردنێکی نەڕەتی ئیمڕۆی هاوڵاتی کووردە لەگەڵ سەوزە و میوە و تەواوی ئەو بابەتە کشت و کاڵیەکانی تر کە بۆ ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان زۆر گرنگە لە پاقلەمەنیەکان کە زۆرینەیان لە وەک فاسۆلیا و ماش و ماشە سپی و ئیتر ئەموو جۆرە کە دەچێتەوە بواری پاقلەمەنیەکان هەمویان لە هاوینان بێژگە لە پاقلە خودی پاقلە خۆی نەبێ کە بە زستانان لە سەرەتای گەنم چاندنەوە ئەوژە چێندرێتتر لەم لە وەرزی مانگی سێ و ئەوانە بە پێی بوونی گەرما و هەتاو بەرهەم دێنرێ ئەوانی تری تەواویان بە پێی بە ئاودێریە و لە وەرزەکانی هاویندایە کەواتە ئەبێت تەرکیزکات سەر دووسنی بەنداو لە ڕێگەی بەنداوەکانیشەوە پرۆژێ ئاودێری دروستکە خۆتۆ گەر بەنداوە دروست کرد پرۆژێ ئاودێری نەبێ لە شوێنە قوڵەکانەوە نەتوانی ئاو بەرزکەیتەوە بۆ شوێنە بەرزەکان نەتوانی بۆ بەلایانی کەمەوە نەتوانانی تۆ کەڵکی تەواو لەو ئاوە وەربگری بۆ کەرتی کشت و کاڵ باشە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەڵە نەبم پێش کاتی کۆرۆنا بوو سەروبەندی کۆرۆنا بوو شەتۆڵ عەرەبێکێک بوو لەو ناوچانی لەو سەرچاوە ئاویەی کە ئاوەکەی بە کەڵکی خواردنەوە نەما بوو بەهۆی پیسبوونی بەهۆی گۆڕانکاری ژینگەییەوە بە خۆشحاڵی و لەگەڵ بڕی ئەم دابارینە ئەو ناوچانش ڕوبەڕووی دابارینێکی باش بوونەوە بارانبارینێکی باش بوونەوە ڕۆژی ئەو ناوچانە ئێوە چۆن دەبینن بۆ سوودوەرگرتن لە بارانباری سەرچاوی ئاوی خوار و ناوەڕاستی عێراق ڕووباری دیجلە و فڕاتە ڕووباری دیجلە و فراتیش لە کوردستان هەڵەقڵێ چ ئەگەرە تورکیاش تووشیاشە لە کوردستانی تووشە هەڵەقڵێ
ئێمەش کوردستانی ئەوەی تریژ ڕووبارەکانی تریژ هەندێکیان کەلقەکان لە ئێرانەوە دێ لە کوردستانەوە دێ کەواتە سەرچاوی بنەڕەتی ڕووباری دیجلە و فرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵاتی کوردستانە باشە کوردستان بە هەر چوار پارچەکەی ئەڵێم نەک بەستەنها هی ئێمە بەڵام ڕووباری دیجلە بە پلەی یەکەم بەڵام ڕووباری فرات لە تورکیاوە کە لە دێتەوە سووریا و تێپەڕی دێتە عێراقەوە ئەو ئاوەکەی ئاوی کوردستانی تورکیایە بە ڕێژەی لە سەتانەوە زیاتریش باشە ئێمە لێرەدا هەتا باران و بەفر و دابارین لە ئێمە زیادکە بڕی ئاوی دیجلە و فراتیش زیاد دەکات لە بەرامبەریشدا بڕی ئاوی زۆنگاوەکانی خواروی عێراقیش زیاد دەکات شەط العەرەب لە لێکدانی ئاوی دیجلە و فرات لە گۆرنە لێگەدرێت لە گۆرنەوە تاوەکو ئەچێتە ئەڕژێتە ناو کەنداوی عەرەبیەوە نزیکی 90 کیلۆمەتر ئەبێ ئەو ئاوە لە ئەنجامی ئەوەی هەندێک جاری لە ڕێگەی هەڵکشان و داکشانی دەریاوە ئاوی شەط العەرەب تا ئاستێکی باش سوێرە لە سروشتی چیایە سوێرە چون ئاوی کەنداویێتەنەوە کەندا و دەریایە ئاوی دەریاش سوێرە تێگەشتی ئەو سوێری ئاوە ئەگەر لە 100 میلیم ئاو یعنی لیترێک 1000 غرامە ئەگەر لە 1000 غرام ئاو 27 غرام 25 غرام خوێی تیاابێ ئاوە سوێرە یعنی سیرکە 1000 میلیم 1000 غرام ئاو بە 25 غرام خوێ سوێر ئەبێ ئاوی شیرین کە ئەمە بڵێن ئاوی شیرینە لە 2 تا 6 غرام خوێی تایە خوێی تواوە هەر سروشتی تایەتی باشە ئەنج ئەوە ئاوی شیرینە لە سەر گۆی زەوی لە سەتانەوەتی حوتی ئاوی سەر گۆی زەوی سوێرە 103 ئەمێنێ 102شی بەستەڵەکی باکوور و باشوورە 101 ئاوی سەر گۆی زەوی مرۆڤایەتی پێژی لەو سەتایەکە ئێمە نزیکی لە هەرێمی کوردستانە خاوەنی تقریبان 80 ملیار مەتر سێجین لەو ئاو باشەکەوات دکتۆر دەکرێت ئەو ببێت بە یەکێک لە ڕکابەر سەرسەختەکان بۆ وزەی سوتەمەنی لە داهاتوودا ئەگەر جەنگی یەکەم و دووەم دەست بگەیشتن بە وزە و سوتەمەنی نەوت و سەرچاوەکانی تری سامانی سوتەمەنی هۆکارێک بوو بێ ناڵم هەموو بۆ شەڕی گیانی یەکەم و دووەمی دنیا جەنگ بەهۆی نەوتەوە بوو بێنە هەموو داگیرکاریەکانی دنیاش ئەگەر لە سەدەی 20ەما زۆرینی لەسەر وزە و تەماعکاریەکانی تری دەرامەتەکانی سروشتی و ئابووری وڵاتانی تر بوو بێ ئەگەر جەنگێکی تر ڕووبدا یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی ئاو دابینکردنی ئاوی شیرینە بۆ خواردنەوە بۆ پیشەسازی بۆ کشت و کاڵ چونکە مرۆڤایەتی ڕۆژ بە ڕۆژ ژماری دانیشتوان زیاد دەکات کە ژماری دانیشتوان زیاد دەکات هەر ئەوە نیە مرۆڤ زیاد دەکات مرۆڤێ بێ پیشەسازی بۆ بەرهەمبێنی کشت و کاڵی بۆ بەرهەمبێنی ئاوی بێتی خۆی بشوە ماڵەکەی بشوە هەتا دوایی ئێمە لە سەرەتای سەدەی 20ەمە مرۆڤایەتی نزیکی ملیارێک بۆ ئێستا وا خۆیەک شوێنێ بۆ 8 ملیار کەواتە تۆ لەکوێ پێداویستی ملیارێ دابین کە لەسوی 8 ملیار دابین کەی کەواتە لێرەیە پێداویستیەکانی مرۆڤی لەگەڵ پەرەسەندنی شارستانیا ڕۆژانە زیاد دەکات زۆرتر دەبێ کە یەکێکیان لەوە ئێستا ستاندارێکی جیهانی هەیە بۆ بەکارهێنانی ئاو لە ڕۆژێک ئاڵێ مرۆڤێ 150 لیتر ئاوی پێویستە تەمەڵ 150 لیتر ئاوە بە کەرتی کشت و کاڵیشەوە بەڵام ئاڵێ لە ئەمریکا لەوانەیە مرۆڤێک تقریبا 300 لیتر ئاوی بێ لە ڕۆژێکا بەڵام مەڵێ لە هەندستان لەوانەیە 80 بۆ 90 لیتر ئاوی بێ مرۆڤێ لەبەرەوەی ژیانی حەزارەی پێشکەوتوو لە هەندستان دواکەوتووە وەڵام لە ئەمریکا پێشکەوتووە لە چاو ئەمریکا بەڵێ تاوەکو شارستانیەت و ئاستی ژیان و بژێوی خەڵک بچێتە پێشێ مرۆڤ پێداویستی بۆ ئەو زیاد دەکات باشە دکتۆر ئەما کەمە دوا پرسیار باست خۆت ئاماژێکی کورتە پێکرد کە ڕێژەی ئەو ئاوە خاوێنی ئاوی سوێر و ئاوی خاوێنمانەیە کە بەکارێنێت باشە ئیستا ئەو مەترسیە چییە کە جیهانی هێناوەتە سەر خەت بۆ ئەوەی بە شێوەیەکی ئابووری و دروست ئاو بەکار بهێنرێت چی چاوەڕێی جیهانەکە لە پرسی ئاوە قسەیەکی عەرەبی هەیە ئەڵێ لی ضەرورەتی ئەحکام ئەڵێ بۆ پێداویستیەکان حوکمی خۆی هەیە قانونی خۆی هەیە تو ئێمە لە ماڵی خۆمانە ئەگەر ئەومان نەبوو جاران ئەگە تانکێکمان داناویێسە دوانوسیانمان لە سەربان داناوە کە هاتەوە خێرا ئیتر زۆرینەمان هەرچەندەوە قەدەغەشە زۆرینەی کورد مزەخەیەکی لێدا ئۆخێش کەس بۆخی خێرا تانکەکانی پڕکاتەوە باشە ئەمە وەرە بێنە لەسەر ئاستی گیان هەمووی گیانی شوێن هەمووی هەڵپەیەتی بە تایبەتی
بە تایبەتی ئێستا کە قسە لەگەڵ تۆ ئەەکەم بەپی ڕێکخراوی جیانی نەتەوەی گرتوەکان کە تایبەتە بە ئاو ئەمانە یەکێکیانەوە WFP کە خۆراکی جیهانیە باز لەوە ئەکەن 48 بۆ 50 وڵات لە جیهانە بەرامبەر مەترسی کەم ئاوی و بێئاویە بنەوە کەم ئاوی و بێئاویە بنەوە بە تایبەتی وڵاتەکانی باکووری ئەفریقیا وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ئێران و سعودی و دووەلی خلیج و تا ئاسێک ئەفغانستان و پاکستانی ژەگرێتەوە کە دەریا و زەریان نییە ئاوی زەریا یەک مەترسیەجا لە هەرێمی کوردستان ئاو ئێستا بە پارەی ئێستا نازانم بەس بە پارەی کۆنەکە چونکە من ئەو توێژینەوەی خۆم کە کرد ئەو وەختا دینارێکی سویستی تێچێت تقریبان 2 دینار شتێکی ئاوە بەڵام یەک مەترسێجا ئاو لە لیبیا ئەو وەختە 4 دۆلاری تێچووە بۆ شیرین بکرێ جا ئاوی دەریاش کەس شیرینی ئەەکەیت من هەم لە کوێت بینیوە هەم لە عەرەبستانی سعودی لە حەج بینیوە ئاوێکە لیندێکی پێوە ئەوە شیرینە سروشتیەنی کە خۆمانێمە بەکارێنین جا هەتا بەچووکترین شت ئەوانەی کە جارجار چن بە گەشت دەڕۆن بۆ بەسرا ئەڵێن ئاوی بەسرە تۆزێ وەکو لینجێکی تیاابێندێکی وەکو چونکە تەواو شیرین نیە و شیرین نابێ وەکو ئاوێکی سروشتی لێ نایە بەڵام لە نەتیجەیە زۆربێ وڵاتانێک کە لە قەراغ دەریان گەر تێچوونی بەرهەمێنانی ئاوەکەش زیاد بکە مەجبورن ئاوی دەریا شیرین بکەنەوە بۆ ئەوەی هاوڵاتیەکانیان تووشی کەم ئاوی بێ ئاوی نەبن بەڵێ ئەمە زۆر شتێکی گرنگە و مەترسیەکی هەنووکەیشە بەڕاستی بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد کابڕێزیان پسپۆڕی ئابووری ئاون لێرامادەبوون زۆر سپاس دکتۆر